جا ئەو کەسە کە وا دەڵێ خەڵک تۆمەتبار دەکات دیارە لە هەمبانی خۆی داگوێز دەژمێرێ دەبێت بە خۆی جۆرێک لە شەڕاکەتی لەگەڵ ئەو دەزانە هەبێ ئەگەنە چۆن نزانی هاتووی لێ بکۆڵیەوە ئەو کەسە کە وا دەڵێ دەبێ یەک بەیەک لەو حیزبانە بێ کۆڵێتەوە بودجیان چەندە چۆنیان کردووە چیان بەدەستە کوێی شەریکە عقلەوە قسەیەکی زۆر بێمانایە ئەوەیە دەڵ ماڵی قەڵە و سەر بە خاوەنێتی ئەوم پێم وایە بەڕاستی پێم خۆشنی کەس زەرەر بکە بەزەم پێ ئەو مەلای ئەو قسەیە دەکا و ئەو ڕاگادنکاری ئەو قسەیە دەکا ئەو سیاسی ئەو قسەیە دەکا دائیم گشتاندن دەزانی ئەو خزمەت بەچێ دەکا ئەوە خزمەت بەو کەسان دەکا کە دزی دەکەن کە گەندەڵی دەکەن ئەوان پیان خۆشە هەر بۆیەش ئەتۆ تەماشا بکە جارێ مەلایەک لەسەر قسەیەک دەکوژرێ فەسڵ دەکرێت وانە هێرشی دەکرێتە سەر ئەدی بۆ مەلایەکی وا ئەوە ناکرێت چونکە ئەو دزە گەورەکان ئەو گەندەڵکارەکان قۆرەخکارەکان ئەمەش یەکسان کە لەگەڵ ئەو خەڵکەی دیکە کە دەزانێت بێخەتان دەزانێت دیکە پاکە بەس پێی خۆشە بۆی هیچ کاردانەوەی نییە بۆوان